سەبارەت بە پابەندبوون بۆ بڕیارە و بۆ هەڵوێستی نووسەران هەرێک هەڵوێستی خۆی ئەوەی کە من بزانم لە فەیسبووکە زۆر لە نووسەران هەڵوێستی تونگیان هەبووە و ڕەتیەکەنەوە قەرارە و زۆریان لەوانەوەی چیان خۆ من بۆ خۆم پۆستێکم کردو لەسەر و بڕیارە لای خۆم و لە فەیسبووکی ڕسمی خۆمە ئاماژەم بۆەوە من ڕۆمانێکم هەیە ئامادەیە بووی کە پاگنووسیکەم و چاپیکەم بە نزیکانە و زۆر لە پیرۆزەکانم ماوە کە لای خەڵک زۆرینەی پیرۆزە یانی ئەمە ڕێی جیاوازی من هەموو دەخەکانم وایە من دڵیام هەموو ڕۆمانەکانی ترم و کتێبەکانی ترم هەرچیمێ ئەگەر یاسا جارێک ژمارەی سپاردنی بۆ وەرجێتەوە بۆ یاسایی هیچ قبوڵ ناکرێت دەرناچێ وەلەو سانسۆرەیە دەرناچێ بەڕاستی لەبەرەوە من پابەند نابم پێوەی حورمەتمێ بۆ وەزارەت بۆ حکوومەت بۆ هەموو شتێک بەڵام ئەم یاسایە هیچ لۆژیکێکی تیانە بەڕاستی ئەوەی کە دای ڕشتوێنی توانێ و بەشێوەیەکی لۆژیکیانە مداڕژتێ من پێشنیارێکەکەم حەزەکەم ئەو پەیامە مەگەر بگاتە لای هەموو بەڕێزانم بەتایبەتی وەزارەتی ڕۆشنبیریش ئەم یاسایە هەڵەیە و گونجاو نییە و وەکو باسمان کرد سنووردارکردنی هەموو ئازادی ڕادەربڕین و هەموو داهێنانیشە بەڕاستی لەبەرەوە من پابەندیم پێوەی من ئەگەر ڕۆمانم چاپ بکەم ئەگەر بێت و لە بێژنگی ئەو سانسۆرە دەرنەچێت بەبێ مۆڵەتی سپاردن بڵاوی شەکەمەوە و سزاکەشێت چێبێ من ئازادم بۆ مافی خۆمە و بەرە ڕوویە وەسمەوە دڵنیام زۆریش لە نووسەرانەوەکەن من باوەڕم وایە دەقی ئەدەبی ئەگەر دەقێکی جوان بێ دەقێکی زیندوو بێ بۆ خۆیەژی ینی ئەگە دەقیش لاواز بێ چاپیش کرێ بۆ خۆی کەوتە کەنارەوە لەبەرەوە ئەمە گرفت نییە لەبەرەوە وەزارەتی ڕۆژنبیریەکەوەی نییە بێ سنوورداری خەیاڵ و خەیاڵدانی نووسەران بکات و ڕوویای نووسەران بکات لەسەرەوەی کە بێ من لەگەڵ هەنێ بڕگەیان لەگەڵ ئەوەیان کە مەسەلەی تەشیر سوکاتی پێکردن بە هیچ کەسایەتێک بە هیچ ناوێ بە هیچ شتێک هینکرێ ئەمامە لەگەڵ یان یعنی مە قبوڵ نییە چونکە هەڵبەت خەڵکێک گەر ڕۆژیار و ڕۆشنبیر و نووسەر بێ هەرگیز شتێک نانووسێ کە سوکاتی پێکردن بێ من لەو بڕایم ئەمە بڕیارێکی هەڵەی بڕیارێکی هەڵەیە کە دیراسان نەکراوە و لە ئێستا ڕایگشتی و ڕۆشنبیران بەگشتی ئەم بڕیاریان بە بڕیارێکی چەوت ئەزانن زۆرێک لە نووسەران و بیرمەندانی ئێمە لە ناویانە نووسەری گەورە بەختیار عەلی و هیوا قادر و گەلێک لە نووسەرە ناودارەکانی ئێمە بە هەریەکە و بە شێوی لە شێوەکان چۆن بڵێ سەرکۆنی ئەم جۆرە بڕیاریان کرد کە ئەمە بەشەکە لە قاڵبدانی ئازادی بیرروڕا بێگومان ئەمە چۆن بڵێ قاڵب دروستکردنیەکە بۆ ئەم پرۆسەیە هەر لەژێر ئەم وشانەیە دەکرێت چەندین شێوازی لێکۆڵینەوە و استراتیژدا بنرێ بۆ ئەوەی کە کتێب لە قاڵب بدرێت و کە دادگایی بکرێت کە نووسەر ڕوبەڕووی چەندین یاسا و لێپێچینەوە بێتەوە هەر لەژێر ڕۆشنای ئەمانەیە کە بەها باڵا و پیرۆزەکان من لەو بڕۆیم ساڵانێکی زۆرە 30 ساڵە بێ کە هیچ کاتێک کتێب دوژمنایەتی دروست نەکردو و بەو پێی کە من بۆ مێژووی کە خوێندومەتەوە ئاگادارم و ئەوەی کە بیستمە لە کە سوکاری خۆمەوە لە سەردەمێکی زۆرە بۆ کە نووسەرەکان بە شێوەیەکی زۆر شاراوە نووسینیان نووسیوە و زۆر سانسۆر کراوە و زۆر تووشی لێ پێچوونەوە و کێشەی یاسایی و سیاسی بوون بەڵام لە ئێستاە دوای 30 ساڵ حکومڕانی کە تۆ بانگەشەی دیموکراسیەکە لە هەرێمی کوردستانە و کە یەکێکن لە ئەزمونە بۆ پێی کە باسەکرێت لە یەکێکە لە ئەزمونە دیموکراسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکرێت تۆ بوی لە ئێستەوە لە کتێبەوە دەست پێ بکەیتەوە کتێب لە قاڵب بدەیت و بتەوێت کە ژماری سپاردن نەدەی بە کتێب من لەو بڕایم کە ئەمە جۆرێک لە درێژکراوەی ئەو سیستەمە تۆتاریتاری سەردەمی زووە کە لەو بڕایم کە سیستەمە فاشیستەکانی جیهانیش ئەم شەوازە سەرکەوتوو نابێتیاندا.